ئەمە بافڵ تاڵەبانیە. ڕۆژ 6/12/2025 شوێن شاری تەکساسی ئەمریکایە. تەماشا بکەن لەگەڵ ئامادەبوانی دانیشتنەکە زۆر بە جۆش و خرۆشە بە هەیەجانێکی زۆرەوە قسە دەکات. بەڵام بەهەڵە تێمەگەن ئەمە نا کۆنفرانسی ئاسایشی نەتەوەیی و ناچالاکی و گەیاندنی پەیامی دۆزی ڕەوای گەلەکەمانە بە سیاسیە ئەمریکیەکان. ئەمە کۆبوونەوەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەگەڵ 3 یوتوبەری بێئیشی ئەمریکی کە لە مەزادخانەیەکی شاری تەکساس سەرقاڵی مزایدەکردنە، نەک بۆ کڕینی پارچەیەکی شوێنەواری دزراوی کوردستان، بەڵکو بۆ کڕینی دەمانچەیەک بە نرخی دەفتەرێک و 17 وەرەقە. آخر لە هەرێمێکدا کە پڕێتی لە تەحەدا و هەموو چواردەورمان مەترسیە بەڕیشی چێڕەوایە سەرۆکی حیزبێکی حاکمی سلێمانی سەرقاڵی ئەم تڕۆهاتانە بێ. آخر ئەندامانی یەکەتی بۆ ناپرسن سەرۆکی حیزبەکەیان لەبری ئەوەی لەگەڵ سیناتۆر و ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا لە کەپیتاڵ هاوس و کۆنگرێس و کۆشکی سپی بۆ دروستکردنی لۆبی و پشتیوانی بۆ هەرێمی کوردستان کۆ ببێتەوە، دەچێت لەگەڵ یوتوبەری بێئیش لە مەزادخانەکانی ئەمریکا کۆ دەبێتەوە. بەڵام ناحەقیشی نییە. کاکە بەفڵ کە بە کودەتا خۆی سەپاندووە بەسەر یەکێتیدا چاوەڕێی چیتری لێ دەکرێ. ئەو هێشتا بەشێکی زۆری کاتەکانی خەریکی پۆبجی و پلەیستەیشن بێ بۆ کڕینی دەمانچەیەکیش دەچێتە ئەمریکا، چونکە ئەو تەنها مڕاهقێکی سیاسیە و سەرشێتانە خۆی بە سیاستدا هەڵواسیوە. ئەم ڤیدیۆیانە نائایە نا شتێکی شاراوەیە و لە یوتوب هەموو کەسێ دەتوانێت بیبینێ. جا لە هەمووی خۆشتر ئەم بەزمی دەمانچەکڕینەی بافڵ تاڵەبانی تەنها لە تەکساس کۆتایی نایە. وا دیارە سەرۆکی یەکێتی زۆر بێئیش و کارە و تەنانەت خەمی سلێمانیشی نییە کە خۆی حاکم و دەسەڵاتدارەتی و هەموو خێروبێرەکانی بۆ خۆی و سەرانی حیزبەکەی بردووە. فەرموون لە سلێمانیش کون بەکون بە شوێن یوتوبەرە بێئیشەکان کەوتووە، تەنانەت لەگەڵیشیان چووە بۆ بەغدا بۆ مامەڵەی چەک بۆ یوتوبەرەکان. جاوەی جێگەی پێکەنین و لە هەمان کاتیشدا گریانە دەرکەوت سەردانە دیپلۆماسیەکانی سەرۆکی یەکێتی بۆ بەغدا بە پێچەوانەی ئەوەی لە میدیاکانی حیزبەکەیەوە بڵاو دەکرێتەوە، نە بۆ کۆبوونەوەی سیاسیە نە بۆ داکۆکیە لە مافی دەستوری خەڵکی کوردستان، بەڵکو سەردان بووە بۆ مەزادخانەکانی بەغدا بۆ ڕایکردنی مامەڵەی چەک بۆ یوتوبەرە بێئیشەکانی ڕەفیقی. آخر سیاسیەک لەم دۆخەنە هەموارەی عێراق و کوردستاندا ئەوەندە بێئیش و بێبەرنامە بێ و وڵاتە وڵات شوێن یوتوبەر بکەوێ ئیتر چاوەڕێی چی لێ دەکرێ؟